بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. دۆخی پەنابەران لە تورکیا بە تایبەتی سەرنجی ڕاگەنەرگشتەکانی بۆ لای خۆی ڕاکێشاوە، چونکە گەلێک لەو پەناخوازانە ماوەی ساڵانێکە لە تورکیان لە دۆخێکی خراپدا دەژین بێ ئەوەی کە بۆ وڵاتێکی سێهەم ڕابگوێزرێن و بە تایبەتی لەم دوایانەدا کە کەمپی موریا ئاگری تێبەربوو 11,000 لەو پەناخوازانە ئاوارە بوونە. بۆ زانیاری زیاتر سەبارەت بەوە کە دۆخی پەناخوازان لە تورکیا چۆنە و ئەوانەی کە لە کەمپی دووریا ئاوارە بوونە وڵاتانی ئوروپایی داخۆ چۆنیان وەردەگرێت لەگەڵ 2 میوان بابەتی ئەم جارێ ڕوانگە تاوتۆ دەکەین. هیوان وولانیا پەنابەر و ئەندامی فیدراسیۆنی نێونەتەوەی ڕۆژنامەنووسان لە تورکیا، جەماڵ نەجاری ئەندامی دەستەی بەڕێوەبەری کانۆنی نووسەرانی کوردستان لە وڵاتی فەڕەنسا، سپاسی ئامادەبوونی هەردوو لاتان دەکەم. کاک هیوا، لە بەرزتانەوە دەست پێ دەکەم کە چەند ساڵێکە لە تورکیای دای بەگشتی دۆخی پەنابەران لە تورکیا ئێستا لەگەڵ با بڵێن چەند مانجێک لەوە پێشوو بەرەو خراپی دەڕۆ یا دۆخەکە لە چ ئاستێکدایە؟ منی سڵاو ڕێزم هەیە بۆ تۆ، بۆ بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا. سڵاو ڕێزم هەیە بۆ کاک زەمان نەزاری خۆشەویست. بەداخەوە دۆخی پەنابەر لە تورکیا ڕۆژ تا دوای ڕۆژ دێ خراپتر و نالەبارتر دەبێت، بەتایبەت بۆ ئێرانەکان، لەناو ئێرانەکانشدا بۆ کوردانی ڕۆژهەڵات. بۆچی بۆ کوردانی ڕۆژهەڵات؟ ماوەی چەند ڕۆژێک لێرەوە پێش دەنگوەیەک بڵاوبووتەوە کە دەوڵەتی تورکیا بەشی پەیوەندی و پەنابەران یاوەکو با بڵێن بەشی قامە پەنابەران قەرار بەرنامەیەکدانێ کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەموو ئێرانەکان دەنێواندا کوردەکان بۆ ماوەی 6 مانگی دیکە تەرکی خاکیان داتێ و بڵێن دەبێ بە سوورەتی ئیجبار وڵاتی تورکیای بەجێ بێڵن. ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە ترس و دڵەڕاوکەیەکی زۆر لە نێو پەنابەراندا لە نێوانیشدا ئەوانەی کە بەهۆی کێشەی سیاسی لە چوارچێوەی ئێرانی ئێستێ ساڵانێک لێرەوە پێش دەرکەوتون تووشی سەر لە شێواوەیەکی زۆر بن. بۆیە بەداخەوە هیچ هیوا و ئاسوەیەک نەما بۆ پەنابەران لە تورکیادا، بەتایبەت بۆ کوردەکان و بۆ ئێرانیەکان. کاک جەماڵ، ئێوە ساڵانێکە لە فەڕەنسەنە، هەر لەو ماوە 1-2 ساڵی ڕابردوودا ئێوە دیتوتانە پەناخواز لە تورکیا ڕابێت بۆ فەڕەنسا، جا کورد بێ یا ئێرانی بێ یا هەر وڵاتێکی دیکە بێ؟ سڵاو ڕێزمێ لە خزمەت جەنابەت کاک سلا، کاکی وای بەڕێز و خۆشەویست میوانی بەرنامەکەتان و جۆگران و بینەرانی دەنگی ئەمریکا. لە ڕاستیدا دۆخی پەنابەرانی کورد لە تورکیا لە دۆخێکی زۆر نالەباردان، لە وەزێکی زۆر نالەباردان و ڕەنگە تورکیا یەکێک لەو وڵاتانە بێ کە بەداخەوە بەهۆی دراوسێتی لەگەڵ ئێران و لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان ڕێژەیەکی زۆر لە پەنابەران ڕوو لە وڵاتە دەکەن. لە ماوەی ئەو ساڵانەی کە من لە فەڕەنسا ژیاوم تا ئێستا من نەمدیەوە پەنابەرێک کە لە ڕێی تورکیەوە و لە وڵاتی تورکیەوە ڕاستەخۆ هاتبێتە فەڕەنسا. زۆربەی هەرە زۆری ئەو پەنابەرانی کە لە تورکیە دەمێنەوە لە ڕێی UN و لە ڕێی ڕێکخراوەکانی دیکەی جیهانیەوە هەوڵ دەدەن کە کەیسەکانیان بگوازرێتەوە بۆ وڵاتی سێهەم و بەشێکی زۆریش لەو پەنابەرانی کە ساڵانی زۆر لێ ماونێتەوە ڕێگەی قاچاق دەگرن بەرەو لە وڵاتانی ئوروپایی دەکەن. من تا ئێستا نەمدیەوە کە پەنابەرێک لە تورکیە و لە فەڕەنسا بکات. کاکی وا، مەسەلەی پەناخوازان لە تورکیا ئاژانسی UN بۆ کاروباری پەناخوازان ڕاستەوخۆ پێڕادەگات یان حکوومەتی تورکیا؟ لە 2007ەوە وڵاتی تورکیا ڕسمەن کاروباری پەنابەران دەکات. ئاژانسی پەنابەران واتە هیچ کارێک ناکە بۆ هیچ پەنابەرێکدا چوارچێوەی تورکیا ئێستێدا. هەموو کارەکان دراونەتە دەست تورکیا بە پێڕێکەوتنی تورکیا لەگەڵ ئیتحادیە ئوروپا. بۆیەش ئێستێ کێشە ترس و دڵەڕاوکە بۆ پەنابەرەکان ساز بووە. پێشتر ئاژانسی پەنابەران کە کاری دەکردن وەکو ئێستا پەنابەران تووشی سەر لێ شێواوی نەبوون لە بواری معنەویەوە، بەڵام ئێستا ئەوەی کە کاروبارەکان ڕسمەن دراونەتە بە تورکیا و هەروەکو کاک جەماڵیش ئاماژە پێکرد، تورکیا بۆتە دەواازەیەکی گەورە بۆ پەنابەران لە هەمووش گرنگتر بەهۆی ئەوەی کە تورکیا کێشەی لەگەڵ میلەتی خۆی دەنێواندا کوردەکەی هەیە. ئێمەش وەکو کورد بە تەبعیزێکی زۆرەوە وەردەگرێت. کابرا هەیە مەسەلەن کێشەی قانونی هەیە، یاسایی هەیە لە ئێرانە هاتووتە ئێرە، مەسەلەن نەیتوانێت بە ڕێگای قاچاق خۆی بگەینێتە ئوروپا لە بواری مادیەوە، لێرە نیشتەجێ بووە، لێرەش داینی ئاڵدا مەترسی ئەوەی هەیە ڕادستی ئێران بکرێتەوە. جابووە پێشتر کە ئاژانسی پەنابەران کاروباری پەنابەرانی دەستەوە بوو زۆر باشتر بوو، بەڵام بەداخەوە بەهۆی کە دراوەتە بە تورکیا
زۆر 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 وەزعەکە خراپتر بووە. کاک جەماڵ تورکیا پەناخوازێکێکدا زۆری لێ بە تایبەت هی سووریا و هەڵبەتی ئێرانی و ئەفغانیشی لێنە. تۆ پێ دوایە ئەمە یەکێک لە هۆیەکانە کە تا ئێستا بۆ وڵاتی فەڕەنسا هیچ پەناخوازێک نەنێردراوە یان گرفتە بۆ تورکیا کاروباری پەناخوازان بۆ جۆرێکە پێویستە پێڕابگات؟ یەکێک لەو هۆکارانەی کە پەنابەران لە سووریا و لە ئەفغانستان و لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوو لە تورکیا دەکەنەوەیە کە تورکیا دەواازەی چوون بۆ ناو یەکەتی ئوروپایە و ئەگیناوە نییە بڵێن ئێمە تورکیا وڵاتێکە کە پەنابەر وەردەگرێت و ماوکی پەنابەر دابین دەکات و لەوێ هەوڵ بدرێت بۆی پەنابەر بە وڵاتی سیام بگوازرێتەوە بە پێچەوانە دەتوانم بڵم یەکێک لە ترسیدارترین وڵاتەکانە کە پەنابەر ڕووی تێدەکات و بەختیکەی ئەوەیە کە ساڵانێکی زۆر ئەم پەنابەرانی کورد ڕۆژهەڵاتی کوردستان و کاکیوە ئاماژەی کرد لایەنی کوردبوونیان کە گرفتی هەر سەرەکیە لە وڵاتی تورکیا کە وڵاتێکی دژە کوردە ئەتۆ دەبێت لەوێ بمێنیەوە لە نێو حکوومەتێکدا لە نێو وڵاتێکدا بۆەوەی کەیسەکەت کە کەیسێکی سیاسیە کەیسێکی پۆلیتیکە دەبێت لەوێ لەبەردەستی بەرپرسانی ئەمنی ئەم وڵاتە ڕەت بێ و ئینجا لەوێەوە بدرێتە ڕێکخراوە جیهانیەکانی وەکو UN و UNHCR و شوێنەکانی تر. من بەڕاستی ئەوەندەی کرد لەگەڵ پەنابەرانی کورد لە تورکیا پەیوەندی مایە قسەم لەگەڵ کردوون و دۆخیان دەبینین لە دۆخێکی زۆر زۆر نالەبەردان بیمەیان قەتع بووە هیچ مافێکیان نییە شوێنی ژیانیان زۆر نالەبارە و بەڕاستی دەتوانم بڵێم تورکیا شوێنێک نییە کە پەنابەر لێی بمێنێتەوە شوێنێک نییە کە ئەمانە هەڵی بژێرن بۆ ژیانیش بۆیە ئاواتیەوە دەخوازن کە وڵاتی سێهەم دەست بە جێوەیان بگرێت بەڵام بەداخەوە لەو نێوەدا پەنابەرانی کورد و پەنابەرانی ئەوانەی وەکو چالاکی سیاسی زیاتر دەکەوتون لە دۆخێکی زۆر نالەباردا دەژین و گیانیان بەردەوام لە مەترسیدایە. کاکیوە خۆشتان ڕەنگە ئاگادار بن کە لەم دوانەدا ئاگر کەوتە نێو کەمپی موریا کە لە یونانە و نزیکەی 10,000 بۆ سەر ئاوارە بوونە. ئەگەر چاو لە نەخشە بکەی دروستە بەشێکە لە یونان بەڵام لە ڕاستیدا زۆر زۆر نزیکە لە تورکیا دەکرێت بڵێ ئەوانەی کە لە کەمپی موریانە زۆرتری ئەو پەناخوازانە بوونە کە چوونەتە کەمپی موریا یای شوێنی ترن. ئەو پەنابەرانن کە لە تورکیای ساڵانێکی زۆر لە تورکیا ماونەوە بێ ئومێد بوون بێ هیوا بوون دەگەڵەوەی کە قبوڵی نەتەوەی گرتوەکانیان هەبووە یا سازمانی ملل با بڵێین دوای دەوڵەتی تورکیا هاتووە لەسەرڕە پێداچوونەوەی بە پەروەندەکاندا کردووە لێکۆڵینەوە لێ پێسینەوەی دەگەڵ کردوون بەڵام وەکو فارس دڵە سەلیقەی بەرخوردی دەگەڵ کردوون هاتووە ڕەتی پێداون کابراکە قبوڵی سازمانی مللی هەبوو دوای ڕەتی پێداوە ئەوانە بەشێکی زۆر لەو پەنابەرانن کە ساڵانێکی دوور و درێژە بەتایبەت لە 2014 لە تورکیا نەشتەجێ بوون و لە ڕووی بێ هیوای ڕویان کردوتە کەمپی موریا لە ڕووی بێدەسەڵاتیەوە دۆست و برادری زۆر زۆری تێدا بوون ناسیای زۆر تێدا بوون کە لێرە بوون پێشتر پەنابەر بوون بەڵام بەهۆی ئەوەی کە دەوڵەتی تورکیا ڕەدی پێداون بە ناچارە ڕویان کردوتە بێ. کاک جەماڵ وەک ئێوە ئاگادار بن لە فەڕەنسا یان بەگشتی لە وڵاتانی ئوروپای ناوەندێک هەیە کە داکۆچی لە مافی پەناخوازان بکات کاریان بۆ بکەن لە ئوروپا کۆمەڵێکی ڕێکخراو هەن کە کار بۆ پەنابەران دەکەن بەڕاستی ئەوانەی کە داوای یارمەتی لە ڕێکخراوە جیهانیەکان دەکەن. لە فەڕەنسا ماڵی ڕۆژنامەنووسان هەیە مێزۆن ژۆرنالیست هەیە کە کار بۆ ڕۆژنامەنووسانی سەراسەری دنیا دەکا و ڕۆژنامەنووسانی کە ڕوبەڕووی مەترسی دەبنەوە ناوەندێکی جیهانی هەیە بە ناوی ئایکۆن کە تۆڕی نێونەتەوەی پەنابەرانە و کار بۆ دابینکردنی وڵاتی سێهەم دەکا بۆ ئەو پەنابەرانی کە داوای هاوکاری دەکا. ئێمە لە کانونی نووسەرانی کوردستان لە کە ناوەندی سەرەکیەکەی لە وڵاتی نۆروێژە هەوڵی خۆمان داوە بەڕاستی درێژی چالاکیەکانماندا هاوکاری ئەو نووسەر و چالاکانە بکەین کە لە تورکیا ماونێتەوە و یەکێک لە کارەکانمانەوە بۆ کە بەردەوام پەیوەندیمان لەگەڵ ناوەندی تۆڕی نێونەتەوەی ئایکۆرن بەردەوام پەرەیسەندووە و کارمان کردووە و ناوی ئەو دۆستانە کە لە تورکیا ماونێتەوە بەڕێمان کردو بۆ ئەو ناوەندە جیهانیە دەتوانم بڵم بەخۆشیەوە بەشێکی زۆریان ئەوانەی کە ئێستا لە تورکیان
لەلایەن ئایکۆرنەوە موافقەتیان لەگەڵ کراوە بۆی وڵاتی سێهەمیان بۆ دابین بکرێ و ئێمە بەردەوامی لە هەوڵەکانمان لە کانونی نووسەرانی کوردستان سەرڕایەوەی کە دەمان هەوێ کار بۆ هەموو پەنابەرێک بکەین بەڵام دەستمان ئاوەڵات نییە بۆ هەموو پەنابەرێک تەنیا دەتوانین یارمەتیدەری نووسەران و چالاکانی بۆوارە مەدەنیەکان و نووسەران و ڕۆژنامەنووسان بینەوانەی کە لە تورکیا لە دۆخێکی زۆر نالەباردان چونکە کەسانێکن کە ئێستا بەڕاستی لەباری تەندروستیەوە لە دۆخینا زۆر خراپدان و بیمایان لێ قەتە کردوون و ئێمە بەردەوام لە تەریقی ئایکۆرنەوە هەوڵمانداوە کە پێگیری کارەکانیان بین. باش ئەو هەوڵە ئێوە داوتانە تا ئێستا وە هەبوو کە هیچ پەناخوازێک لێوە بژێدرێتەوە بۆ فەڕەنسا؟ کانونی نووسەرانی کوردستان ساڵی 2004 لە وڵاتی نۆڕوێژ بە هەوڵی کۆمەڵێک نووسەر لە دەرەوەی وڵات و لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان دامەزراوە. وێڕای ئەوەی کە مێژووی کانون مێژوویەکی پرشنگدارە بەڵام دەتوانم بڵێم کاری سەرەکی کانون لە 2017 بەولاوە بەوە وەڕێکخرانی دەستەی بەڕێوەبەریەکی نوێ بە وەڕێکخرانی ماڵپەڕ و پەیج و کاناڵی تەلێگرام توانیمانە چالاکیەکانی خۆمان پەرە پێ بدەین و لەو ڕێگەیەوە پەیوەندی لەگەڵ نووسەران و لەگەڵ چالاکانی بۆوارە جۆرە زۆرەکان دروست بکەین و لە تەریقی کارەکانمانەوە توانیمانە بەشێک لەو کەسانی کە لە تورکیەوە هاتوونەتە دەرەوەی وڵات بەڵێ کۆمەڵێک نووسەر ئێستای لە وڵاتی نۆڕوێژ ژیان دەکەن کە لە تەریقی کارەکانی کانونی نووسەرانی کوردستانەوە هاتوونەتە دەرێ کەسانی وەکو کاکۆسار فەتاحی کاک سیاوەشی ئەیا سیاوەشان کامانە پێشتر لە ڕێکانونەوە هاتوونەتە دەرێەوە لە تەریقی کارەکانی ئایکۆرنەوە و لە ماوەی ڕابردوشدا نووسەر و چیرۆکنووس کاک خەباتی ڕەسووڵی هەر لە تەریقی کارەکانی کانونی نووسەرانی کوردستانەوە و بە هەوڵی ئایکۆرن گەیشتۆتە وڵاتی نۆڕوێژ و ئێمە بەردەوامین بەڕاستی کار بۆ ئەو دۆستانە بکەین نمونەی وەکو کاکیوە مەولانیا و کاک قادری سۆهرابی لە تورکیا کاک ڕەزا شەریفی بۆکانی لە تورکیا بەڵێ و کاک سەباحی نیکخا کاک شارام ئەلیاسی و کاک عەبدوڕەحمان بەسامی ئەمانە کۆمەڵێک نووسەر و ڕووناکبیری گەلەکەمان کە داوای مافی پەنابەریان کردووە لە تورکیەوە خۆیان بە ناوەندی جیهانی UNHCR ناساندووە و ئێمە لە تەریقی ئایکۆرنەوە پێگیری کارەکانیان دەبین بۆەوەی بتوانین وڵاتی سێهەمیان بۆ دابین بکرێت. کاکیوە لە ساڵانی پێشوو با بڵێن لە 95 ئەوانە 93 ئەو چالاکانی سیاسی کە بە تایبەت کورد بوون لە تورکیا دەژیان چەند کەسێکیان ترۆر کران. ئایا ئەو مەترسی ئێستاش لەسەر ڕۆژنامەوانان چالاکوانان بۆوێنە لەسەر بەڕێستان هەز دەکەن کە مەترسێکی وا هەبێت یا هەوڵدراوە کە کەسێک لەوێ بڕفێنن بیگرن یا تیرۆری بکەن؟ بەداخەوە هەبوو ئەسڵەن چەند مانگێک لێرە پێش کوڕەکە گەیشتیبانەکەم شمالی بوو هەر لەوانەی بە ناوی ئارەش شوعای شەرق پێشتر دەگەڵ ئامەد نیوزی کار دەکەیت کەسێکی ئەکتیڤ بوو بەرچاو بوو هەر لەوانەی گرتیان ڕادەستی ئێرانیان کردەوە دوای 15 ڕۆژ ڕادەستی ئێرانیان کردەوە ئێران پێشتر حکمی ئەعدامی بەسەردا سپاند بەڵام بەهۆی ئەوەی کە لەسەر تورکیا زۆر خراپ نەکەوێت تورکیا دەخالەتی لە مۆزوعەکەیدا کرد و ئێستا 20 ساڵان ئەپس پێداوە ئەو نمونەیەکی زۆر زۆر بەرچاوە ماوەیەک ئەلعان دوێنێ ئێمە ئاگادار بکەینەوە لە ئیستانبول کچێکی ئێرانیە چەند ساڵە لێرەیە دەگەڵەوەی قبوڵی UN هەیە هەڕەشەی دیپۆرتکردنەوەی لەسەرە ئەو مۆزوعانە بەداخەوە دەکرێن بەڵام بە شێوازی جۆرا جۆر شاد ترۆرەکە فیزیکی نەبێ بەڵام ڕفاندن هەرماوە یا تۆهمەت لێدان هەرماوە بەرچەسب لێدان هەرماوە مەسەن بەرچەسپی ئەوەت لێدەن مەسەن تۆ دەگەڵ گرووە توندرەوە ڕادیکاڵە جەهادیەکان ارتباطێک هەیە یعنی بە قسەی ئێرانێکیان پێ خۆشبێ بەسەر پەنابەری دێنن قەرانی هەموو ترۆرەکان فیزیکی بن. کاک جەماڵ ئەو پەناخوازانەی کە لە کەمپی کە لە یونانێنە ئاوەرەبوونە لە کەمپی موریا ئاڵمان ژمارەیەک لەوانی وەرگرتو هەتا ئاماژەش دەکەن کە دیسان ژمارەیەک منداڵ بێسەرپەرست ماونەتەوە. تۆ پێت وایە فەڕەنسا هیچ پەناخوازێک وەردەگرێت لەو پەناخوازانەی لە موریا ئاوەرەبوونە یا بەگشتی کام وڵاتی ئوروپایی ئامادەیی بۆ وەرگرتنی پەناخوازانەیە؟ دەتوانم بڵم دۆخی فەڕەنسا لە چاو زۆربەی هەرە زۆری وڵاتانی ئوروپایی جیاوازترە بۆ وەرگرتنی پەنابەر
هۆکارەکەشی ئەوەیە کە ڕێژەی زۆری ئەو پەنابەرانی کە ڕوو لە وڵاتی فەرەنسا دەکەن وڵاتانی ئەفریقایی و ئەمەش لە ڕووی مێژوویەوە دەگەڕێتەوە بۆ باگراوەندێکی مێژووی هەیە لەبەرەوەی کە بەشی زۆری وڵاتانی ئەفریقایی کاتی خۆی مستعمرەی وڵاتی فەرەنسا بوون و بە زمانی فەرەنسا قسە دەکەن و ئەو خەڵکەش کە ڕوو لە فەرەنسا دەکا وەکوون هێزی کار ڕوو لەم وڵاتە دەکات. بەڵام لە ڕاستیدا ئەڵمان وڵاتێکی جیاوازترە و ساڵانە پێویستی بە وەرگرتنێکی یەکجار زۆری پەنابەر هەیە و پێم وایە ئەم ڕێژەی کە وەری گرتووە بۆ ساڵی داهاتووش ڕێژەکە دووسێ بەرابەر دەبێت و پەنابەرانێکی یەکجار زۆر وەردەگرێت و من بۆ خۆم پێشبینیەوە دەکەم کە حاڵەتێکی دیکە وەکو جاری پێش و کە دەواازەی ئەوروپا کراوە بە خەڵکێکی یەکجار زۆر لەبەر ئەم شەڕی کە ئێستێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان ئەرمەنستان و ئازەربایجان ڕوویداوە هۆکارێک دەبێت بۆ کرانەوەی دەواازەکانی ئەوروپا بۆی پەنابەر بە ڕێژەیەکی زۆر ڕوو لە ئەوروپا بکەوە. ئەوروپاش بۆ خۆی ساڵانە پێویستی بە وەرگرتنی یەکجار زۆر پەنابەر هەیە و ئەمە ئەڵمانیەکێک لە وڵاتانی کە ڕێژەیەکی یەکجار زۆر پەنابەر وەردەگرێت. کاکێەوە ئەو پەناخوازانی کە ئێستا لە تورکیانە لەن یوئێنەوە یان حکوومەتی تورکیاوە یارمەتیان پێدەکرێت یان ژیانی ئێوە بە چ شێوەیە کە بەڕاستی چۆن ژیان تێپەڕ دەکرد؟ ژیانی ئێمە بەعام هەندێک کەس بۆ نمونە وەکو من خەریکی پیشەی ڕۆژنامەوانە هەندێک لە کافتریا و کافەدا کار دەکات هەندێک لەسەر شەقام دەستفرۆشی دەکات ئەوانەی کە وەزعیشیان بڵێن زۆر نالەبارە بەهۆی کە دەوڵەتی تورکیا بودجەیەکی کەلان زۆر لە ئیتحادیە ئەوروپا وەردەگرێت ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ هەندێک هاوکاریان دەکات مەسەن هاتوودا بەشی کیلووە قسمەتێک کیلۆتە بەشی هەلالی ئەمەر بەشێکی کیلۆتە قسمەتی شارەداریەکان بەعام هاوکاریەک هەیە بەڵام هاوکاریان بەشێ بخۆر و خۆ و نەمرەش ناکە دەنا هاوکاری هەر هەیە بەڵام ئەویش بۆ هەمووان وەکویەک نییە بۆ ئەوانەی کە با بڵێن بە شێوازێک نەخۆشییان هەیە یا هەندێک کەس گوزینشی دەنێ وانشدا گوزینشی انتخاب بکاون ئەوەش هەیە بەڵام دیسان دەڵێمەوە ئەوەش تێری ئەو خەڵکەی ناکە کە بڵێن بتوانی ژیانێکی پێ بات سەرێ کابرا هەیە لێرە کار دەکات لە بازاری ڕۆژدا لە بازار ڕۆژدا وەکو کافەکان وەکو ڕستورانەکان وەکو کارگەیەکان دیسانیش سابکار دەتوانێت پولی نەداتێ و ئەو کەسش کە پولی لێخراوە ماڵی لێ زەوت کراوە ناتوانێت بچێت لە ڕوانگەی قانونەوە شکایەتێک سکاڵایەکی لەسەر بکە بۆچی چونکی کارکردن بۆ پەنابەر لە نێو دەوڵەتی تورکیادا مەمنوعە. کاک جەماڵ هەر لە پەیوەندی پرسیاری پێشوودا ئاڵمان کە ئێستا ژمارەیەکی خەریکە ینی وەریگرتوون لە دەوری 300 زیاترە و خۆش دەزانی وڵاتی ئاڵمان پەناخوازێکی یەکجار زۆری تێدا لە بێلژیکیش لە ئاڵمانیش خۆ پێشادان کراوە کە ئەو پەناخوازانەی یونان ڕابگەن. باشە خەڵک خۆی دەڵەتی خەڵکی فەرەنسا یا ڕاگەنەرگشتەکان چۆن باسی و مەسەلە دەکەن چونکە ژمارەیان یەکجار زۆرەوانە وی لە ڕاستیدا وەکو کۆمەڵگە هەم کۆمەڵگەی فەرەنسی هەم کۆمەڵگەی ئەڵمانی زۆر باەک بۆ مەسەلانە نادەن کاکسەلا ئەوەی تر دەگەڕێتەوە ئەو ناوەند و ڕێکخراوانەی کە کار بۆ پەنابەر دەکەن لە فەرەنسا کۆمەڵێک ئەنجومەن هەیە لێرە بە ئەسوساسیۆن بە ناوبانگیان هەیە کە ئەندامی خۆیان هەیە و ئەو ئەنجومەنانە کە کار بۆ پەنابەران دەکەن و خاوەن ڕێژەیەک ئەندامی خۆیانن خۆ پێشانداون و چالاکی جۆرە جۆر بۆ پەنابەران لە ناو شارەکان وەڕێ دەخەن و هەوڵی میدیایی وەڕێ دەخەن بۆ ئەوەی ئاوڕێک لەو پەنابەرانە بدرێتەوە کە لە تورکیە و لە یونان ماونێتەوە بە تایبەتی ئەو دۆخێکی ئێستی پەنابەران لە یونان ژیان لێ بەسەر دەبن کە دۆخێکی زۆر نالەبارە. من دەمەوێت شتێکی زافە بکەم لەسەر پرسیاری پێشووی ئێوە قسەکانی کاکیوە کە ئاماژەی بە پەنابەرانی کورد لە تورکیە کرد. ئێمە وەکو کانونی نووسەرانی کوردستان ئاگادارین کە بەڕاستی ئەوانەی کە ئێمە کاریان بۆ دەکەین وانە لە هەوڵدان بگەنە وڵاتانی ئەوروپایی پەنابەرمان هەیە کاگهیوا بۆ خۆی یەک دوو کەسانەیە کە ئێستا دۆخی ژیانی سەرڕایەوە کە خێزاندارە و خەریکی کاری ڕۆژنامە نووسیە بەڵام ژیانێکی زۆر ناخۆش و نالەبەردایە کا قادری سۆرابی کەسێکە کە لە ماوەی ڕابردوودا نەخۆش کەوە دووە وەختێکە دەوڵەتی تورکیە بیمەد لێ قەتە بکە کە بێگومان لە ڕووی سیستمی تەندروستی و پزیشکیەوە ئاورد لێ نادرێتەوە. ئێمە دەرهێنەرێکی کوردمان هەیە کە عەبدوڕەحمان بەسامی خاڵ کوردین کە لە تورکیە لەژێر ئەم هەموو زەخت و گوشارەدا کۆمەڵێک سەناریۆ و کاری فیلم و دەرهێنانی ئەنجام داوە و ڕوبەڕووی کۆمەڵێک گیر و گرفت بۆتەوە. نووسری وەکو کاک سەباح نیک خامان هەیە کاک عەباسی زەندیمان هەیە ئەمانە کۆمەڵێک نووسەرن کە لێ ماونێتەوە بەڕاستی
دەبێت هەوڵیان بۆ بدەین بۆی بگەنە یەکێک لە وڵاتانی ئەوروپایی بۆی بەردەوام من لە کارەکانی خۆیان. ئێمە هیوای ئەوە دەخوازین کە پەنابەر لە هەر کوێی دنیا هەیە ژیانێکی وای بۆ دابین بکرێت کە ئیتر پێویست بەوە نەکا کە بەڕاستی ئێمە بین قسەی لەسەر بکەین. ژیانی ئاسایی مافی هەموو مرۆڤێکە، بەڵام متەسفانە بەداخەوە ئەوەی کە ئێستا لە تورکیە و لە یونان بۆ پەنابەران دەوزەرێ دۆخێکی زۆر نالەبەر و مەترسیدا. کاکیوە دۆخی کۆرۆنا لە نێو پەناخوازان لە تورکیا چۆنە هەیە؟ تا ئێستا هیچ کەس ئەو پەتایی گرتوێتەوە؟ بەخۆشیەوە هیوادارین پێش هەموو شتێک پەتای کۆرۆناتەوە بێ، بەڵام بەخۆشیەوە پەنابەرەکان بەهام ئەوانەی کە لە چوارچێوەی تورکی ئێستێدان لە بواری تەندروستیەوە باش و شتانە ڕعایەت دەکەن. کەس تووشی کۆرۆنا نەبووە بەو شێوەیە بڵێ توش بوو بێ و قەرەنتینەکرابێ. بەخۆشیەوە تا دقەیە باش بوو. وەکو خەڵکی ئێرە نیە، خەڵکی ئێرە ڕعایەتی ناکە، باوەڕی پێنیە لە بواری مەسەبی و لە بواری ئیسلامیەوە دەڵێەوە خدا هەیە ئاوای لێ دەکا و ئاوای لێ دەکا و دوعا دەکا و بەڵام لە بواری بێهداشتی ڕعایەتی ناکە. بەڵام بەعام پەنابەرەکە لەو بوارەوە زۆر باش بووە و ڕعایەتی کردەوە. ئەتاستێ تێچووی تێدا نەبووە، زەرەرمەند نەبوو کەس لەو بوارەوە لە بواری کۆرۆناوە زەرەری گیانی لێ نەکەوتەوە. مەبەستەوەی زیاتر بڕیاری حکوومەت کاریگەری نەبووە تاوەی کە پەناخوازان لە ترسی ژیانی خۆیان لە ترسی گیانی خۆیان ڕاستای خۆیان دەپارێزن. بەبێ حکوومەتیش بەعام خەڵکی ئێمە وریاترە باشترە بۆ شتانە. پێشەوەی کە حکوومەت دەنگۆ بدا بڵێەوە قەرەنتینە دەست پێ دەکرێت، ئەو دەم کە کۆرۆنا دەستی پێکرد، پێش ئەوەی کە حکوومەت بڵێ دەبێت خەڵک لە ماڵەکان داخۆ قەرەنتینەکەن، بەعام خەڵکەکەی ئێمە ڕعایەتی ئەو شتانەیان دەکرد. ئێستش کابرا هیچ کارێکی نەبێ مەجبور نەبێ ناستە دەرەوە بشتێتە دەرەوە، لەگەڵەوەی کە دەستکەش لە تورکیا با بڵێن مەمنوع کراوە، بەڵام پەنابەرەکە هەر پێێتی. من وەبیرم دێ یەکەم جار کە کۆرۆنا لە مەشهەد هەڵیدا من لێرە ماسکم لێدا خەڵک پێم بە من پێ دەکەنی لە نێو بازاڕدایان گوت بوو نادرەوە سێلێت ناوە مەسەلەن ئەو مۆزوع هەبوو، بەڵام بەعام خەڵکەکە بۆ شتەی تۆزێک وریاترە هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە. ئەگەر خوانێک دە کەسێک بێت توش بێ بەهۆی کە بیمە نیە، تەندروستی نیە، پێڕاگەیشتنیش نییە، ئەو دەم پێم وابێت تووشی خەسارە بێ. بۆیە خەڵک ڕعایەتی دەکا خەڵکەکەی ئێمە. کاکیوات ئیدارەیەکی بەنیوی کۆچبەری لێدا تۆ ئاماژەت بە مەسەلەی پەناخوازان کرد. حکوومەت ڕاستەوخۆ بەکاری پەناخوازان ڕادەگا، یعنی لەو نێوەدا کەوا بوو UN یا ئیداری کۆچبەری چ کارێک دەکەن؟ ئیدارەی کۆچبەران هەمان بەشی ئیقامەتە، ئەو شوێنێک کە ئیقامەت دەدەن بە ئەو کەسانێک کە بە هەر جۆرێک بە هەر مشکل و گرفتێک مەزبوط دەمە خاکەی خۆیان بەجێ دێڵن. پێشتر ئەو ئیدارەیە کاروبارەکانی UN دەیکردن، بەڵام ئێستا کە UN کۆکراوەتەوە مستەقیم کەوتوتە بەردەستی ئیدارەی کۆچبەران کە لە ژێ نەزەری وەزارەتی ناوخۆی تورکیەدایە، ئەوان هەڵدەستن بە کاروباری پەنابەرانەوە. ئەوەش بەجددیەت هەستێ زەرەری زۆر بەعام بۆ پەنابەرەکان. تەبعیز قایلن، فەرق و جیاوازی زۆر دەکەن. تۆ کێشەیەکی ئەساسی تەیە ناتوانێت بچی باسی کە ئەگەر باسیشیکەی ممکنە هەڕەشەی دیپۆرتکردنەوە ڕادستکردنەوە لەسەر بێ 1000 کێشە و گیر و گرفتی دیکەت بۆ دێت پێشەوە لە وەسەتەدا. کابرا هەبووە باسی لەوە کردووە سەڵتەنەت دەڵە بە کوێتی بە بەرگەی UN بە کیملیکێک کە دەوڵەتی تورکیا بۆی سادرکردوم لە تارانێ ئیتلاعات چۆتە بن دەرگەی ماڵی بارمان توێتی دەزانین کوڕەکەت لەکوێ چ کارەیە چ کەسەیە پێ بڵێ واز لە چالاکیەکان بێنێت دنا ئێمە بۆ خۆمان دەزانین چۆنی بێنینەوە ئێرانێ. یعنی گۆڕینەوەی دەنگۆی گۆڕینەوەی ئەو شتانەشەیە مەسەلەن تۆ نەهێنەیەک لە لایوان باز دەکەی ڕادستی ئێرانەی بکەنەوە. بەڵام ببەخشن ببورندم هەیە ئەوە ئاماژەوەکەم پێم وابێ ئەو کێشەی قەرەباغ و ئەرمەنستان و ئازەربایجان دەبێتە هۆیکە گرژی و ئاڵۆزێکی زۆر لە نێوان ئێران و تورکیادان ساز بێ. ئەگەر ئەو گرژی و ئاڵۆزی ساز بێ من پێم وابێ بە قازانجی پەنابەرە سیاسەکانە، بۆیە هەمومان چاڕوان نیە و کێشەیە ساز بێ. بەڕاستی کاک جەمال پەیوەندی نێوان فەڕەنسا و تورکیا چەندە کاریگەری لەسەر وەرگرتنی پەناخواز دەبێت لە فەڕەنسادا؟ پەیوەندی تورکیا و فەڕەنسا لە هیچ قۆناغێکدا پەیوەندیەکی باش نبووە. بەڕاستی لە دوایین هەڵوێستی سەرۆکۆماری فەڕەنسا ئێمانوێل ماکرۆن سەبارەت بە هەڵوێستی سەرۆکۆماری تورکیا لەبارەی کێشەی نێوان ئەرمەنستان و ئازەربایجان ماکرۆن ئاماژەی بۆ کرد کە لە دوانەکانی ئەردۆغان کێشەکە ئاڵۆزتر دەکات و ئەمە هەرگیز یارمەتی دەرنابێت بۆ ئەوەی ئەم دوو وڵاتە دەستی ئاشتی بدەنێ یەک و شەڕ کۆتایی پێبێت.
هیچ تەسیرێک لەسەر پەنابەران ناکا ئەو پەیوەندی تورکیەوەوانە بەڵام هەروە کاکیوە باسی کرد ئاڵۆزبوونی دۆخەکە لە ناوچەکە ڕەنگە وا خوازێک کە ناوەندە جیهانیەکان ئەوانەی کە کار بۆ پەنابەران دەکەن بە تایبەتی ئەوانەی کە لەلایەن ناوەندە جیهانیەکانەوە لە دەرەوەی تورکیە کاریان بۆ کراوە زووتر بگوازرێنەوە بۆ یەکێک لە وڵاتانی ئەوروپای. کاکیوە ئەوەندە ئێوە ئاگادار بن دەکرێت ژمارەیەکی پەناخوازانی کورد بڵێ تا چڕا دەگەستا پەناخوازی کورد لە تورکیا هەیە یا ئێرانی ئەگەر بتوانی ئامارێکمان بدەیت؟ بەعام 3,800,000 نەفەر سووری هەیە، 3,800,000 نەفەر سووری هەیە. ئێرانیەکان زۆرن بەڵام بە سوورەتی تەقریبی دقیق ناتوانم ئاماژە پێ بدەم، بەڵام ناگاتە ملیۆنێکی. کوردی باشووریشمان هەیە، حەرەبی کوردستان حەرەبی عێراقیشمان هەیە، بەڵام دوای سووریەکان ئێرانیەکان لە ڕێدەی دووەمدان. کاک جەماڵ وەک کاکیواژ ئاماژەی پێدا دەرەخۆشت دەزانی کە بەشێکی لەو پەناخوازانە لە ڕێگای قاچاغەوە، یعنی لە تورکیا دێن بۆ یونان و لە یونان ڕادێن بۆ ئەوروپایە. تۆ پێشنیارت چێ بۆ ئەوانەی کە دانهەوێت لە ڕێگای قاچاغەوە بێن بە ئەوروپا بگشتی؟ لە ڕاستیدا من پێشنیار بە هیچ کەسێک ناکەم کە لە ڕێی قاچاغەوە ڕێگەی ئەوروپا بگرنەبەر و لە ماوەی دە ساڵی ڕابردووش دەکەم لە وڵاتی فەرەنسا ژیاوم خەڵکێکی یەکجار زۆر پەیوەندیان پێوە گرتوم و داوایان کردووە کە چۆن بگەنە ئەوروپا. من هەرگیز ڕێگەی ئەوەم پێ نیشان نەداون و پێشنیاری ئەوەم پێ نەکردوون کە ڕێگەی قاچاغ بگرنەبەر لەبەرەوەی کە مەترسیەکی یەکجار زۆری هەیە، بەڵکو پێشنیاری ئەوەم کردووە کە لە ڕێی کۆنسوڵخانەکان و لە ڕێی ناوەندە جیهانیەکان و ئەو ناوەندانەی کە کار بۆ پەنابەران دەکەن و کار بۆ چالەکانی سیاسی و مەدەنی دەکەن پەیوەندی بەگرن و لە ڕێی تەلەفۆنەوە بێ، لە ڕێی ئیمێلەوە بێ پەیوەندی بۆ ناوەندانەوە بکەن و باسی دۆخ و ژیانی خۆیان بکەن. ئەگەریش پەیوەندیدار بێ بەکاری کانونی نووسەرانی کوردستانەوە و نووسەرێک گیانی لە مەترسیدا بێ، ئەوەی ئێمە هەموو هەوڵی خۆمان دەدەین بۆ ئەوەی بتوانین کاری بۆ بکەین و جانی پارێزراو بێت و بتوانین بیگوازینەوە بۆ یەکێک لە وڵاتانی ئەوروپایی. ئەوەی تر بەڕاستی بۆ پەنابەران بە شێوەیەکی گشتی کانونی نووسەرانی کوردستان هیچ شتێکی دیکەی لەدەست نایە. زۆر کەسیش پەیوەندی بەکانی نووسەرانی کوردستانەوە گرتووە داوای هاوکاری کردو، بەڵام چونکە مەرجەکانی تێدا نەبووە، نووسەر نەبووە، نەمانتوانیوە یارمەتی دەربووین و داوای لەبوردنیشمان لێ کردووە. ئەوە تێوەمان دەخواست کە بەڕاستی توانی بەمانکاری بۆ بکەین، بەڵام مەرجەکان ئەوە دەخوازن کە وەختێک ناوەندێکی وەکو ئایکۆرن داوای زانیاری لە کانونی نووسەرانی کوردستان دەکات، ئێمە دەبێ زانیاری دروست و دقیقی بدەینێ کە ئەمە نووسەرە خاوەنی ئەوەندە بەرهەمە هەیە و لەلایەن دەوڵەتی ئێرانەوە هەڕەشی لێکراوە، مافی ژیانی لە ئێران پارێزراو نییە و جانی لە خەتەردایە. بۆیە ئێمە وەکو بەشی پەنابەران کارەکانمان سەر کردوێتەوە کە کار بۆ نووسەرانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. کاکیوا وەک دوانی گوتە چەندە بە مەسەلەی پەناخوازان لە تورکیا خۆشببینی، پێتان وە لەوێ ڕزگاریتان دەبێت؟ ناتوانین بڵێن 100% بێهیوا بێ ئومێد بووین، بەتایبەت ئێمە کە کانونی نووسەرانی کوردستان بە هەموو شێوازە کاری بۆ کردوین، کارمان بۆ دەکا، دەستخۆشیان پێ دەڵێن بە هەموو بەڕێوەبەرانی کانونی نووسەرانی کورد. بەڵام بەداخۆ دەتوانم بڵێم ئەوانەی کە وەکو ئێمە شرایەتێکی ئاوایان نیە، من بەش باڵە خۆم زۆریان بۆ خۆشببین نیم، بەداخەوە بەدبینیشم. یعنی ئەگەر دۆخەکە ئاوا بێ یا مەجبورن خەڵکێ بگەڕێتەوە بۆ ئێران کە لە ماوەی ڕابردوودا باڵای 50-60 ماڵ فقط لەوان گەڕاتەوە بۆ ئێران، یا بگەڕێنەوە بە باشووری کوردستان یا مەجبورن خۆ بگەێنە یونان و ئەرمەنستان. سپاس دەکەم هیوا مەولانیا، پەنابەر و ئەندامی فدراسیۆی نێونەتەوەی ڕۆژنامەنووسان لە تورکیا. جەماڵ نەجاڕی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کانونی نووسەرانی کوردستان لە فەڕەنسا. سپاسی هەردوو گلاتان دەکەن کە بەشداریتان کرد لە پرۆگرامەدا. بینەرانی بەڕێز، هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمجارەی ڕانگە بمێنن بە سڵامەت.